بینیمانە و خانما چنێک ڕنگ ئەدات بە ژیان بە دروستکردنی بەو کارانەی کە زۆر سادەن هەر لە گوڵەکانی ناو باخچەکەی خۆی ئەتوانێت چەندین کاری جوان بکات. ئەوە نمونەیەکە لە ئەو خانمانەی کە دەستڕنگێنن ئەو خانمانیش هەمویان وان هەمیشە ڕەنگی جوانیە بەخشنەوە. منیش میوانداری خانمێکی دیکەم کردو خانمێکی جوان و بوێر لە بوارێکی جیاوازیشدا کارەکات ئەویش خات و پەرەند عەبدولمەنافە کە خاوەن نووسینگی خانوبەرەیە. خات و پەرەند بەخێر هاتی. زۆر سپاس مەمنون. ڕۆژێکی باش بۆ خۆشبی مەمنون ڕۆژێکی باش بۆ ئێوەیش و بینەرانی خۆشەویستە. زۆر سپاس من و تۆ پێشەوەی دەست بکەین بە پرۆگرامەکە و بابەتەمان بینیە و خانمە کە چنێک جوانە باسیەوەمان کرد هەمیشە خانمان دروستکەری ژیان و ڕەنگن. کەواتە بوارەکەی تۆش هیچ جیاوازێکی نییە لەوەی کە بیرت لەوە کردبێتەوە ئەمە کارێکی پیاوانەیە من نایکەم یاخود ئەمە کارێکە ژنان نابێ بیکەن. چۆن گونجاندوتە لەگەڵ خانمێتی خۆتە؟ بەخۆی بیرۆکەی منەوەیە زۆربەی ئیشەکان زۆربەی کارەکان زۆر گرنگ نییە ژن بیکە یان پیاو بیکە مهمەوەیە گرنگیەوەیە کە توانە ئەبەخشێ بەو ئیشە بەو کارە ڕەنگەدا حیات ئەدا ژیان ئەدا مهمەوەی تۆ چەند بەتوانابی چەند بتانی بە جوانی ئیشێک ببیتە سەرەوە جاو ئیشە توانێت لە بواری زیاتر پیاوان بێ یان ژنان بێ ینی بەلای منەوە زۆر جیاوازی نییە شتە مهم توانای ئەو نەفس ئەو شخصەیە ئەو کەسەیە ئەو کەسایەتیەیە. باشە چەند ساڵە دەستی کرۆ بەم کارە؟ تقریبا نەتوان بڵێم نزیکەی 11 ساڵە. 11 ساڵە لە هەرێمی کوردستان خۆت پێشتریش لە شوێنی دیکە کار نانا لەوەتی لە هەرێمی کوردستانم ئیشی فرۆشتن و کڕینی خان و شوقاکەم. کەواتە پێم بڵێ لە سەرەتا چۆن بوو ئەرکێکی قورس بوویان نابۆی تۆ هەم ببیتە نمونەیەکی باش و دیار بۆ خانمان و هاندانیش بۆ ئەوان لاوانەیە ڕۆژە بە بیری هەندێک خانمان نەهات بێکە نووسنگەیەکی خانوبەرەی هەبێکەویش هەر کارێکە و کارەکانی دیکە. وای ڕاستە بەخۆی ئەمن حەزم لە چالنجە حەزم لە ئیشی گەورەیە بەخۆیشی مڵک خان و شتێک بووە بەشەر لە سەرەتاوە حەزی لێ بووە ینی لەوەتی بووە بە بەرد بووە بە قوڕ بووە شوێنێک و سەرپەنایەک و ئاشیانەیەکی بەخۆی دروست کردووە کە تیای بژی ینی بەشێکی خۆشە بۆ من جوانە بۆ من زۆر بە سوتفە هاتمە ناوم ئیشە پێشتر ینی لە بەشی فرۆشتن و سێڵزی مەشروعەکان بووم پرۆژەکان کڕین و فرۆشتنیان دواتر تقریبانەوە 2 ساڵ و هەندێکە هاتمەتە ناو ئەقارات بەخۆی زۆر گەورەترە زیاتر لە یەک پرۆژەیە لە یەک شارۆچکەیە ئەتوانی لە بەشێکی گەورەتریش بکەیت ئەوەیە ڕێگاکە ئەو هەبۆم هاتە پێش. واتە خۆشت هەنگاوی باشت ناوە بە تاکید پلانم بۆ داناوە توان بڵێم ڕۆژانە بیرەکەمەوە ئەمڕۆ لە دوێنێم باشتر بم پلانی سبەی نێدادەنێم پیجێکی بە قووەتم داناوە ئۆنلاین ئیشەکەم ئۆفیسمان هەیە بنکەیەکی جوانمان داناوە فەرعێکی ڕێک و پێکمان داناوە ئافرەتیمان ئیشەکە تەواوە زۆر باشە هەموم کارانە قورس نییە بۆ خانمێک لە کۆمەلگایەکە بێت کە تا ڕادەیەک ئەم کارە پێی نامۆیە. بخۆی لە بدایت بە هەندێک شت وەکو دیوارێک لە پێشت ڕاوەستێ وەرت ناگرن قبولت ناکەن سقەت پێ ناکەن بە تایبەت حتا توان بڵێم ئافرەتیش بە ئافرەتەکە لەوانەیە سیقەنەکە پێی خۆشە بچێتە لای پیاوێک مەعاملە بکە سیقە زیاتر بە پیاوەکە ئەکا بەس دیستانەوەی مە هەوڵە دێن بۆ ئەوەی ئەو سیقە دروست بکەین ڕێگەی ئێمە زەحمەترە بە نسبەت پیاوێکە لەو بوارە ئیشەکە بەس ئێمە کۆڵ نادەین. ماندوونەبی بێگومان تا دواتری ژواکەین کە ئەم کارانە لە ناو کۆمەڵگەدا زۆر ئاسانتر بێ و ئاشناش بن پێی. خات و پەرەند کاتێکە کارێک ئەکەیت مامەڵەیەکی پێویستە بە تایبەت لە کڕین و فرۆشتنی خانوبەرەیە ئێمە زۆر جاربینی ومانە ئەو مامەڵانە لە ناو پیاواندا هەندێک توندە زۆر جارەکەوێتە حاڵەتی شەڕکردن یاخود مامەڵەی تون و سوێن خواردن و بینیمانە. تۆ چۆن لەگەڵ مامەڵانەیە هەڵس و کەوتەکەی؟ بەعکسەوە ئەمن زیاتر بە پێکەنین و دڵخۆشی و ڕوویەکی کراوە لەگەڵ مشتری دانیشم بخۆی ینی
ذاتی ژن وایە ینی هادئترە نەرمترە معاملەکە بەڕێیەکی خۆشترە لەوانەیە زۆر جار دوو لایەنەکە تۆزێک تووڕە بن لەسەر سعرێک بەسە من هەموو جار هەوڵم داوە کە بە هادئی بە ئارامی شتەکە بگەینی نەخۆناغێکە بە ئیسفادەی هەردوو لا بێ ئەلحەمدولیلا شکر بۆ خوا هەتا ئەو ڕۆژەی مشتریەکم نەبووە کە لێم ناڕازی بێ یان شتێک ڕوویدا بێ کە ئەویز ئاچ کرد بێ بە تایبەت هەمویان دوایی هاتنەتەوە دەستخۆشانیان کردووە و پێشیان وتم زۆر جاریش ینی لەوانەیە دوێنێش دیسانم شتە باس کرا لە مەعاملێک کە وتیان ڕوود زۆر خۆشە زۆر بە کراوەیی بەو پێکەنینە ئینسان پێی خۆشە هەر مەعاملت لەگەڵ بکە ینی زۆر جارۆ شتیان پێوتوم. باشە خات و پەرەند کاتێکە تۆ مامەڵەیەکەکەی کڕێن و فرۆشتنێک ڕۆدات ئەو هاوکارانەی لەگەڵتان ئایا خانمانن یاخود پیاوانن و کارەکانت چۆن ئەچێتە پێشەوە چۆن یەن بەدەنگتەوە بۆ جێبەجێکردنی مامەڵەکە؟ خانمانیشمان هەیە ینی ئێستا لەم بەشە زۆر خانمانێکی زۆریش ئیشەکەن لە بڵێم لە عقاراتی ئەمێش هەر خانمێکی ترمان هەیە لە شوێنەکانی تریش هەر هەیە توان بڵێم پیاوانیش ینی برادەران و ئەو کەسانی کە لە بەشی عقاراتن توان بڵێم زۆر بەیشیان پاڵپشتیشیان کردم ڕێیان پێنیشاندام یارمەتیان داوم ئەو شتە ینی نابێ دەدانی پیانەنەی بڵێ نا هەموو شتێک تەنها بەخۆم کردومە نا یارمەتیان زۆردام هەندێکیان بەڕاستی ڕێیان بۆ کردمەتەوە دەستخۆشانیشیان لە یەکەم پاڵپشتن بە ئافرەت و بە پیاویش ینی ئەلحەمدولیلا شتی باشاتەتە ساڕم. سپاس بەخوا پێم خۆشە میشە خانم وەکوەوەی کە خۆی هەنگاوانێ خۆی ڕێچکەشتێنە بەڵام دەوروبەرەکەشی هاوکاری بن ئەوە زۆر زۆر گرنگە. باشە بە جیالەوەی کە بەڕێستان خاوەنکارن وەکو خانمێک ڕێچکەیەکی جیاوازتان گرتووە باسێکیەوە بکەین خانوبەرە یاخود ئەقارات بە گشتی لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکە؟ بخۆی ئێستا لەم کاتە مەشروع زۆرە پرۆژە زۆر هاتووەتە بازار شتێکی زۆر زۆر جوانە لە لای من هەواڵێکی خۆشە هەواڵەکەوەیە شارمان نوێ بێتەوە شتێکی تایبەتە بە لای منەوە هەموو توانن لە ئاستێکی بەرزتر بژین لەوەی وا پێشتر ژیاون شتی زۆر باشەکرێ خاوەن مەشروعەکان خاوەن پرۆژەکان هەوڵەدەن یەک لێ یەکی باشتر بن ئەمە هەواڵێکی خۆشە لە جیاواز لەوەیش پارە بەگڕەخرە ینی خەڵکەگەر پارەیەکی لە ماڵەوە هەیە توانێت بە ئیش بخە بێنێت مڵکی پێ ئەکرێ زەوی پێ ئەکرێ شوقەی پێ ئەکرێ قازانجی بۆکە یان بەکرێ ئەداتەوە ئەو شتە دوو سەر سووە ینی هەردوو لا هەردووک ئەوەی وا ئەکرێ بەکرێ ئەدا یان ئەفرۆشێتەوە یان ئەوەی کە بەکرێ ئەگرێتەوە هەردوو لا سووە ینی خێرە لەبەرچی ئەو کەسە پێشتر لەوانەیە لە شوێنێکی خراپە ژیا ئێستا مەشروع زۆر بۆ پرۆژە زۆر بۆ لە شوێنێکی باشترەژی یان کەسێک پارەی هەیە نازانێت چی لێ بکە ئەیهێنێتە ناو ئەو بازاڕە و بە تاکیید قازانجەکە چونکە بە هەر نزبەی پارەیە کە هەیتت ئێستا لەو ڕۆژە لەو قۆناغە خەڵک توانای کڕینی هەیە ینی ئەوە کەسانێک کە تازە زەواجەکان کەسێک کە پارەیەکی سیف کردووە ئیشی کردووە توانێت ئیسپادەی لێ بکە ئەو ڕشتێکی هەرزان بکرێ خێری لێ بکە دوای شتێکی تر بکرێ دیسان خێرە کاگاتە ئەو ئامانجەوە هەیە ئێستا خانە و بێ شوقە بێ ڤێلا بێ هەر شتێک بێ. باشە گرنگترین شت چیە لە کارەکەی تۆیە بۆ مانەوە و بەردەوامی پێدانی کارەکەت؟ یەکەم شت بەردەوام بوون نەترسان بەخۆی کوردستان لەبەر ئابووری و سیاست و لە شوێنێکی بڵێن استراتیژی ڕاوەستایە بڵێن لە بابەت دەورا و پشت زوو زوو شتەکان ئەگۆڕێ ئێمە بێ بەردەوام بین کاتێک ئەگەینە نەجاحەت کە بەردەوام بین وە سەداقەت سقە زۆر 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 مهمە زۆر گرینگە لەوەی کە بتوانین مشتریەکانمان سقەمان پێ بکەن بەردەوام لەگەڵ ئێمە ئیش بکەن و ئێمەش لەو قۆناغە بتوانین بەردەوام بمێنین. هەموو کارێک بەشی خۆی مەترسی هەیە کارەکەی ئێوەش زۆر جار لە مامەڵەکردن بە تایبەت لە پارەیەکی زۆر مەبلەغێکی زۆر ئەمانە چ مەترسێکیان بۆ تۆ دروست کردووەکو خانمێک؟ زۆر جار شت ڕۆی داوە لەوانەیە
پارێک هاتبێ قەرارێک کرابێ موعدێک درابێ نەهات بێ پارەکە ڕیسکێکی پێکرابێ یان لەوانەیە وعدێکت دابێ کە مشتریە قازانج بکات ترسابێتی نەکو ئەو قازانجە نەکا نەکو ئەو شتەوا لە مێشکیەتی لە دڵیایەتی نەیگەێنی تا ئامانجەمانە هەموو جێی ترسە یان سقە لە عەقدێک لە خانوویەک لە زەویەک بڵێ تاپۆکەی تەواو بێ تاپۆکەی تەواو نەبێ کێشەی بڵێن مەحامی و حکومی و ئەو شتانی نەبێ ئەم شتانە هەندێک جێی ترسی هەیە باشە پەرەند بە ئاسانی گەشتۆتە قۆناغی ژیان نا بە تاکید نا هەر ئیشێک زەحمەتی خۆی هەیە هەوڵم زۆر داوە نەگەیشتمەتە هیوایەتەکەم بە تەمام بگەم هەوڵیشی بۆ دەم ئەوەی وا لە خەیاڵمە دروستکردنی بانقێکی معلوماتی گەورەیە لە کوردستان لەسەر خانوبەر ئەو ڕۆژە کە گەیشتمە ئەو هیوایەتە ئەڵێم تەواو ئیشم تەواو کردووە هێشتا ماوەتە ماوەمە بە تاکید چیت هەیە بۆ خانمانەی کە پێیان وایە کارەکان جیاوازیان هەیە لە ژنەوە بۆ پیاو هەر لە سەرەتاوە بە منداڵەکەی و تەنانەت ڕێگە بەخۆی نایە و بە منداڵەکەشی نایە بە کچەکەی نایە کە ئەم جۆرە کارە نەکات لە بەرەوەی ئەمە پیاوانەیە چیت هەیە بۆیان ڕاستە قسەتان تەواوە زۆر جارۆشتە ڕوویداوە کەسێک حەزی کردووە بێتەوە بەشە ئیش بکە بەس ئایا لی نەیهێشتووە شتەکەیان پێ پیاوانەیە کەسێک مناڵێم جیاوازی نییە لە بینی مابینی ئافرەتێک کە لە دەرەوە ئیشەکە ئەتوانێت دایک بێ ئەتوانێت خۆشک بێ ئەتوانێت کچی ماڵ بێ ئەتوانێت ژنی ماڵ بێ ئەتوانێت توانای ئەوەیشی هەبێت لە دەرەوەیش ئیش بکە هەمووی ئەگەڕێتەوە سەرەوەی ئەو شەخصە ئەو کەسایەتیە چەند سقەی بەخۆی هەیە چەند توانایە کەسێک کە توانای هەیە نابێ ڕێگری لێ بکەیت لە هەر بەشێک کە توانە سەرکەوتوو بێ ڕاستە باشە زۆر جارە بینین کاتێککە کارێک بە تایبەتی ئاراشگەکان بە یاخود پزیشکی جوانکاری بێت پیاوانێکن کۆمەلگا تا ڕادەیەک ڕەتیەکاتەوە پێیان وایە کە ڕجوولێتی ئەو پیاوە لە دەست چووە یاخود بە شێوازێک گۆڕاوە خانمان چۆن نتوانن لەو کارەدا ئیش بکەن و خانمی خۆشیان بپارێزن یعنی لە بەشی جوانکاری ئیش بکەن نا ئەمە بە نمونە بوون باس یەکەم پیاوەیەک بۆ نمونە ئارێژگەیەکی هەیە زۆربەی کۆمەلگا ڕاتیەکاتەوە لە بەرەوەی ئەمە کارێکە تایبەتە بە ژنان لە بەرەوەی ئەمە پیاوانەی شکلی پیاوانەی نەماوەیان نازام چی کۆمەلگا ڕەتیەکاتەوە وەکوەوەی کە لە دەقێکی ئاینیان نووسرا بەکەم کارە تەنها بۆ ژنە و بۆ پیاو نییە ئەو لە هەمان کاتیژە ژنێک کاتێک کە کارێکەکە بۆ نمونە معرەزی سیارەی هەیە یاخود وەکو بەڕێستان کە خاوەنی نووسنگەی ئەقارات و بەم شێوەیە باشە چۆن توانێت خانمی خۆی بپارێزێت و بیگونجێنێت لەگەڵ ئەو پیشەیە ئێستا تێگەشتم ینی مەبەست ئاینە نەو شتەکە بگۆڕێ لە بۆ پیاویان لە بۆ من بدایەتیش وتم سەرەتای قسەکانم مهم گرنگەوەی تو حەزت لە چی و توانای چیت هەبێ مهم نییە پیاوی یان ژنی ئێمە گەورەترین هینمان هەیە خواردن دروستکرد چی پێ تەباخی پیاومان هەیە لە هەموو دنیا هەمانە گەورەترین کەسێک ئیشی ساڵۆنەکە ئیشی پرچەکە ئیشی بۆ یاخەکە نابێک جنسیەت بینە ئیشەکان بە هیچ نەوعێک ئەمێنێتەوە سەر توانایی و حەزی ئەو شەخصە ئەو نەفەرە بەڕای من ڕاستەوە گوتیش زۆر جار مامەڵەکان هەر بە پێکەنینەوەیکەی جیاواز لە پیاوەکان کە بە تووڕێی و بە خواردن و زۆر ژنایەتی خۆم پاراستووە بە هیچ نەوعێک نەبوومەتە پیا ڕاستە بگرێت لە پیشەکە جوانتر بزڵێتیشێ بە نەرمونیانیش بکرێت شەرتێتەوە مامەڵی خانوویەکەکەی لا بێ بە توندی و بە شێوازێکی جیاواز بێت وایە ڕاستە ینی ئەینەن لە شوێنێکە پیاوانی زیاتر لێە مەعاملەکان نەکرێت هەم ڕێزم زۆرە گیرێنی ڕاستیە من قەت نەبووە لەو بەشە لەو ئیشە شتێکم بینی بەڕاستی یان زۆر بە شانس بۆم یان کەرەمی خوایە هەمیشە بە بەردەوامی مەعاملەکان بەخۆشی ڕۆشتە نووسنگەمان هەمیشە ڕەنگێک و بڵێم ژیانێکی خۆشی تێدایە ئەوەی وا دێتە لای ئێمە بە دڵخۆشیە چێتە دەرەوە لەوانێ مەعاملێژ نەکرێ هەر علاقات دروستکردن بێ کەسایەتی ناساندن بێ ئەم شتانە هەمووی ڕووەدا بە هیوای سەرکەوتن بۆ تۆ خاتر خۆشحاڵ بووم کە خانمێکی بوێری وەک تۆ میوانی پرۆگرامەکەم بوو زۆر سپاس بۆ ئێوە کە میوانداری منتان کرد زۆر مەمنون سەرکەوتوی و بەردەوامیش بەڕێزی زۆر سپاس مەمنون